سڵاوتان لەبێت سووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ناڕزایەتی نانوەخانەکان لە کەنگاوەر و بۆجنورد دەستبەسەرکردنی ناستەر زۆمۆڕەدەی لە ئیلام گواستنەوەی ئەمجاد گەرماخیز چالاکی کرێکاری خەڵکی سنە بۆ زیندان سەپاندنی سزای زیندان بەسەر جەعفەر سادەقی لە شنۆ کوژرانی دەژن لە ماوەی یەک مانگی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆپێشاندانی گۆنشینانی باکووری کوردستان دژ بە لە ناوچوونی ژینگە و خۆپێشاندانی خەڵکی ئازادیخوازی ئەمریکا دژ بە سەفەری نێتانیاهو بۆ وڵاتە. ناڕزایەتی نانوەخانەکان لە کەنگاوەر و بۆجنورد ڕۆژی دووشەممە 16 پوشبەر نانوەخانەکانی کەنگاوەر و بۆجنورد دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی مانیان گرت. بەپێی ڕاپۆرتەکان نانوەخانەکانی کەنگاوەر و بۆجنورد هاوشێوەی هاوکارەکانیان لە یەست پەیوەست بە کەمپەینی فڕێدانی سامانەی نانینۆ بوون و ڕایانگەیاند سامانەی نانینۆ بەستێنێکی بەرینی بۆ گەندەڵی بەرپرسانی ڕژیم دروست کردووە و تەنیا نانوەخانەکان زەرەرمەند دەبن. نانوەخانەکانی ئێران پاش مانگرتن خوازیاری پێزانی ئاردی دەوڵەتی کەمکردنەوەی هەزینەکانی بەرخ، کارەبا، گاز و بیمە هەروەها گرانکردنی نرخی نان بوون. دەستبەسەرکردنی ناستەر زۆمۆڕۆدەی لە ئیلام لە ڕۆژانی ڕابردوودا ناستەر زۆمۆڕۆدەی چالاکی مەدەنی خەڵکی ئیلام لەلایەن ئێدارەی دەسەڵاتەوە دەستبەسەر کراوە. ڕۆژی هەینی 13 پوشبەر ناستەر زۆمۆڕۆدەی چالاکی مەدەنی خەڵکی ئیلام بۆ لەقی هەفتی لێپرسینەوەی دادسەرای گشتی و ئینقلابی ئیلام بانکێشت و دەستبەسەر کرا. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام، بێڕێزی بە ڕێبەری، تەبلیغ دژی نیزام و بڵاوکردنی پڕۆپاگەندە تۆمەتبار کراوە. گواستنەوەی ئەمجاد گەرماخیز چالاکی کرێکاری خەڵکی شاری سنە بۆ زیندان ڕۆژی دووشەممە 16 پوشبەر ئەمجاد گەرماخیز چالاکی کرێکاری خەڵکی سنە و ئەنجامی کەمپەینی نابۆی عەدەم بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەستبەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. ئەمجاد گەرماخیز لە 19 بەفرەمباری ساڵی 1403 لە کاتی بەشداری لە مانگرتنی شکۆزاری خەڵکی کوردستان دژ بە سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی و ڕوشە مورادی لە یەکێک لە شەقامەکانی سنە دەستبەسەر کرا. ناوبراو بۆ ماوەی 35 ڕۆژدا گرتوخانەیە شارانفەری سنە شکەنجەوازەردرا و ڕۆژی 17 جۆزەردانی ئەمساڵ لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی سنە بە 6 مانگ زیندانی تەعزیری و 2 ساڵ زیندانی تەعلیقی مەحکوم کرا. سەپاندنی سزای زیندان بەسەر جەعفەر سادەقی لە شنۆ ڕۆژی دووشەممە 16 پوشبەر جەعفەر سادەقی چالاکی ژینگەیی و شاخەوانی خەڵکی شنۆ لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 10 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ماوەیەک لەوەبەر جەعفەر سادەقی ڕاهێنەری وەرزشی و ئەنجامی گروپی شاخەوانی بارانی شنۆ لەلایەن هێزەمنیەکانی ئەو شارە بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر و دواتر لەلایەن لەقی 101 دادگای ئینقلابی شنۆ بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 10 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. کوژرانی دەژن لە ماوەی یەک مانگی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە مانگی ژوونی 2025دا بەلانی کەم دەژن لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون. بەپێی ئەو ڕاپۆرتە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەلانی کەم 158 ژنی خەڵکی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون و 16568 ژن ڕوبەڕووی توندوتیژی خێزانی بوونەتەوە. هەروەها لە مانگی ژوئانی 2025دا دەژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان کوژراون و 9 ژن بە شێوەیەکی گوماناوی گیانیان لەدەستداوە. خۆپێشاندانی گوندنشینانی باکووری کوردستان دژ بە لە ناوچوونی ژینگە
ڕۆژی دووشەممە 16 پوشبەر دانیشتوانی گوندی حەساندینی سەر بە شارستانی پاسوور لە ئۆستانی دیاربەکر دژ بە چالاکی معدەنەکانی سەر بە دەوڵەت خۆپێشاندانیان کرد. ڕۆژی ڕابردوو خەڵکی گوندی حەساندین لە بەردەم معدەنێکی ئەو ناوچە خێوەتیان هەڵدا و ڕایان گەیاند شەرکەتەکانی سەر بە دەوڵەت بەبێ ڕەزامەندی گورنشینان هەوڵی داگیرکردنی مڵک و ماڵی گشتی و لە ناوبردنی ژینگەیان داوە و ئەوان ڕێگریان لێکردوون. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە شەرکەتی ئەبنیەی فەنی تراڤێرس. ڕۆژی دووشەممە 16 پوشبەر کرێکارانی شاغەڵ لە شەرکەتی ئەبنیەی فەنی تراڤێرس لە ئازۆخی خراپی پیشەی و کەمی هەغدەز ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان 600 کرێکاری شاغەڵ لە شەرکەتی ئەبنیەی فەنی تراڤێرس ماوەی 3 ساڵە چاوەڕێی گۆڕانی دۆخی پیشەیی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکانن، بەڵام بەرپرسانی شرکەت هیچ بایەخێکیان بە کێشە و گرفتەکانیان نەداوە. کرێکارانی ناڕازی پاش کۆبوونەوە خوازیاری زیادکردنی هەغدەز بە پێ ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و پێزانی بیمەی دەرمانی کارامە بوون. مانگرتنی کامیۆندەرانی ئێران دژ بە دۆخی خراپی پیشەیی. کۆمەڵێک لە کامیۆندەرانی ئێران ڕۆژی دووشەممە 16 پوشبەر دژ بە دۆخی خراپی پیشەیی دەستیان لە کارکێشایەوە و بمانیان گرت. بە وتەی ناڕازیان 480,000 کامیۆنداری ئێران خوازیاری بەهرەمەندبوون لە مەزایای پیشە سەخت و زیانبارەکان و داوا دەکەن گەڵاڵەی خانەنشینی پێش وادەیان بۆ جێبەجێ بکرێت. کامیۆندارانی ناڕازی ڕایان گەیاند ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت مانگرتنی گشتی لە سەرانسەری وڵات بڕێوابن. بەیانیای دایکانی دادخوازی خاوەڕان دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی. دایکانی دادخوازی خاوەڕان لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی هەرەشەکانی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دایکانی دادخوازی خاوەڕان وێڕای ئاماژەدان بە دۆخی خراپی بەندکراوان پاش گواستنەوەیان بۆ زیندانەکانی قەرچەک و سارانی گەورە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامیان بە توندی مەحکوم کرد. دایکانی دادخواز پەسەندکردنی گەڵاڵەی مەجلسیان بۆ سزادانی دەستبەسەرکراوانی پاش ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل بە توندی شەرمەزار کرد و خوازیاری هەڵوەشانەوەی بوون. واژۆکارانی ئەو بەیاننامە ڕایان گەیاند چەندەیە کە دادخوازی خوێنی بە ناحەق ڕژاوی ئازیزانیان و نایانەوەیت ڕووداوێکی هاوشێوەی دەیەشەز دووپات بێتەوە، هەرچەند ڕژیمی سەرکوتگەر ڕێگە لە کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکان لە گۆڕستانی خاوەڕان دەگرێت، بەڵام ناتوانن نیگەرانی خۆیان لەسەر بارودۆخی بەندکراوانی و دەستبەسەرکراوانی ئەم دوایە نیشان نەدەن. ئەرکی حکوومەتە ئیمکاناتی ڕفاهی و ئەمنیەت بۆ بەندکراوان دابین کات، ئازادی مافی هەموو ئینسانێکە و دەستگای قەزاییە بێ بە زووترین کات بەندکراوانی سیاسی ئازاد بکات. دەستبەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە مەشهەد و جوویبار. ڕۆژی دووشەممە 16 پوشبەر چالاکێکی هۆنەری خەڵکی مەشهەد بە ناوی سادق مەنسووری و شارۆمەندێکی بەهایی خەڵکی شارستانی جوویبار بە ناوی لەوا سەمیمی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەرکران. سادق مەنسووری مامۆستای هۆنەرە جوانەکانی شاری مەشهەد پاش هێرشی هێزە ئەمنیەتیەکانی ئەو شارە بۆ سەر شوێنی کارەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەرکراوە. لەلایەکی دیکەوە لەوا سەمیمی هاوژینی نۆیان حەجازی شارۆمەندی بەهای دەستبەسەرکراو لە هێرشی هێزە ئەمنیەتیەکانی شارستانی جوویبار بۆ سەر ماڵەکەی ڕەفێنراوە و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لەبەردەستانیە. سەپانێری سزای زیندان بەسەر زۆهرە سەرو لە تاران. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ حکمی 6 ساڵ زیندانی زۆهرە سەرو چالاکی مەدەنی خەڵکی تاران لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پشتڕاستکراوەتەوە. زۆهرە سەرو لە ساڵی 1400 پاش 2 ساڵ و نێو زیندان لە بەندیخانەی قەرچەک بۆ ماوەی 45 ڕۆژ ئازادکرا، بەڵام بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەر و ئێستا ماوەی 3 ساڵە لە بەندیخانەکانی ئێڤین و قەرچەک زیندانی کراوە. ناوبراو لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نیزام بە 7 ساڵ زیندان مەحکوم و
زۆرترین سزا واتە 6 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. لە سێدارەزانی دوو بەندکراو لە زیندانی تاورێز. بەیانی دووشەممە 16 پوشبەر حکمی ئەعدامی دوو بەندکراو با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانی تاورێز جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دوو بەندکراو بەناوەکانی ئەمین خۆسراوی و سەعید ئەسەدزادە با تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانی تاورێز ئەعدام کراون. خۆپێشاندانی خەڵکی ئازادیخوازی ئەمریکا دژ بە سەفەری نێتانیاهو بۆ ئەو وڵاتە. ڕۆژی دووشەممە 16 پوشبەر سەدان شارۆمەندی ئەمریکایی لە شاری ڤاشنگتۆن دژ بە سەفەری نێتانیاهو بۆ ئەو وڵاتە و دیدار لەگەڵ دۆناڵد ترامپ خۆپێشاندانیان کرد. شەوی دووشەممە دۆناڵد ترامپ میوانداری لە بەنیامین نێتانیاهو کرد و پاش وتووێژ لەگەڵ مێدیەکانی ئەو وڵاتە ڕاگەیاند سیایتە ئەتۆمیەکانی ئێران لە ناوچوون و چیتر نایانەوێت شەڕێکی دیکە ڕوو بدات و بۆ جارێکی دیکە هێرش بکەنە سەر کۆماری ئیسلامی. ترامپ وتی وێتکاف هەفتەیە داهاتوو لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی کۆ دەبێتەوە و هیوادارە دانوستانەکانیان باکەم بگات و کۆماری ئیسلامی واز لە سیاسەتە هەڵەکانی بێنێت. هاوکات مێدیەکانی ئەمریکا باسییان لە گۆشاری ترامپ بۆ سەر نێتانیاهو بۆمبەستی کۆتایی هێنان بە شەڕ لە غەزە کرد و هاوکات سەدان شارۆمەندی ئەمریکایی لە دەرەوەی کۆشکی سپی دژ بە سەفەری نێتانیاهو بۆ ئەمریکا خۆپێشاندانیان کردووە. شایانی باسەکە شەوی ڕابردوو چەندین فەلەستینی لە بردومانی خێوەتی ئاوارەکانی غەزە بوونەتە قوربانی. دووە هەواڵ چوونەسەرەوەی هێڵی هەژاری لە تورکیا. بە پێی راپۆرتی مێدیاکانی تورکیا، هێڵی هەژاری لەو وڵاتە بۆ 85,000 لیر لە مانگێکدا هەڵکشاوە. بە وتەی کۆنفێدراسیۆنی یەکیەتیە کرێکاریەکانی تورکیا، تێچووی لانیکەمی معیشەتی هەر خێزانێکی ئەو وڵاتە لە مانگی جوونی 2025 گەیشتووەتە 85,000 لیر. هەروەها هەزینەی ژیانی هەر کرێکارێکی بێخێزان بۆ 33,000 لیر لە مانگێکدا بەرز بووەتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.